چاودێرانی سیاسی خوێندنەوەی جیاواز بۆ سەردانەکەی پزیشکیان بۆ هەرێمی کوردستان دەکەن و بەشێکیان پێیان وایە پزیشکیان هاتووە کۆمەڵێک پرۆژەی گرنگ لە عێراق واژۆ بکات و لەمە دوا کوردستان و عێراق بۆ ئێران گرنگی زیاتری دەبێت. ڕەنگە ئەم سەردانشی کۆتایی بەو ناکۆکی و لێک تێنەگەشتانە بهێنێت کە لە ڕابردوو لە نێوان هەرێم و ئێراندا هەبووە. کۆماری ئیسلامی ئێران زۆرترین سنووری لەگەڵ عێراق و هەرێمی کوردستانایە، بێگومان بە درێژایی مێژوو ئەمە کاریگەری ئێرانی لەسەر هەرێمی کوردستان و عێراق بەجێ هێشتووە. تەمەنا دەکەمەوە سەردانەی مەسعودی پزیشکیان بۆ وەکو سەرۆک کۆماری ئیسلامی ئێران بۆ عێراق و هەرێمی کوردستان کۆتایی بەو کێشەی گرفتانە هێناوێت کە لە ماوەی ڕابردووە هەبوون و ناتەبایی و ناکۆکیەک و ناتێگەیشتنێک لەسەر هەندێک بارودۆخ هەبووە. هیوادارم کە ئەو سەردانانە کۆتایی بەو گلەی و گازندانە کە لە یەکتر هەبووە بهێنرێت و لاپەڕەیەکی نوێ لە پەیوەندیەکانی هەردوو لە بکرێتەوە کە کاریگەری ئیجابی لەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتیانی هەردوو لا بەجێ بهێڵێ. ناکۆکیەکانی نێوان پارتی و یەکێتی و بوونی دوو ئیدارەی جیاواز لە هەرێم باشکرا بە سەردانەکەی سەرۆکۆماری ئێرانەوە دەرکەوت. بەجیا سەردان و کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی هەولێر و سلێمانی ئەوەی دەرخست کە دوو ئیدارەی قوڵ هەیە و پارتی و یەکێتی نایەنەوێت بەڕووی وڵاتانی دەرەوەشدا یەک بن، ئەوەش زیانی زۆری بە پێگەی کورد گەیاندووە. وێران مەبەستێتی بڵێ من لەگەڵ هەرێمی کوردستان پەیوەندیم باشە، وەکو چۆن لە سەردەمی شۆڕشا پەیوەندیمان باش بوو، ئێستا شەروا بەردەوامین و پێما بڵێ من نزیکترم لێتان لە وڵاتانی تر لە تورکیا لە ئەمریکا لەو بابەتانە و بۆیە سەرۆکۆمار زۆر بە ئاسایی دێتە هەولێر و لە هەولێریشەوە دێتە سلێمانی و هەردوو لاکە کە هیچ سەرۆکی یا زۆر بە کەمی ڕوویداوە سەرۆکێک لەوە دەرەوە هاتە بێ و هەولێر و سلێمانی بەسەر کرد بێتەوە. هەرچەند لە ڕوویەکی تریشەوە ئەوەشمان پێڵێ کە هەرێمی کوردستان بەداخەوە تا ئێستا دوو ئیدارەیە و دوو حیزبیە و ئیدارەیەک لە هەولێرە و پێویستە بێتە سلێمانیش کە ئیدارەیەکی تری لێ لەگەڵ بەرپرسانی هەولێر بەجیاکەوەتەوە دێ لەگەڵ بەرپرسانی سلێمانیش بەجیاکەوە بێتەوە کە دەکرا ئەمە یەک بێ بەڕاستی لە ڕووینەتەوەیەوە ئەمە بۆ ئێمە گرنگتر بوو و کۆمەڵێک پرسی زۆر گرنگی ئەمنی و ئابووری و بابەتی تر هەبوو کە یەکدەنگ لە یەک شوێنی هەرێمی کوردستانە لە هەولێری پایتەخت وایە هەرە بوو. پزیشکیان یەکەمین سەرۆکۆماری ئێرانە سەردانی عێراق و هەرێم بکات. بە پێی شیکردنەوەکان دەیەوێت پەیوەندیە بازرگانی و سیاسیەکانی لەگەڵ عێراق و هەرێم پتەوتر بکات و زۆربەی وەزیرانی وڵاتەکەشی لەگەڵ خۆیدا هێناوە و 3 ڕۆژ دەمێنێتەوە کە لەم ماوەیەدا دەیەوێت گرێبەستی نوێ واژۆ بکات و پەیوەندی بازرگانی فراوانتر بکات. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.